لە یەکەم ڕۆژی دەستپێکی یاریەکانی مۆندیال ئێمە لە قەتەرین. لە قەتەر سەرجەمچین و توێژەکان و هەڵبژاردە بەشدارەکان لێرە وجودیانەیە. لەگەڵ ئەمەشە نەتەوەی کوردیش لێرە وجودیە لەگەڵ ئێمە. لێرەش کۆمەڵی هاوڕێمان لایە کە لە کوردستانەوە هاتوونەتە وڵاتی قەتەر بۆ بینینی یاریەکانی مۆندیال. سڵاوتان لێبێت، چۆنن؟ باش الحەمدولیڵ بەس باش بن. ئەمش دووگێت هاتین مە حەز کرا مشارکێت بێ مۆندیالێدا بکەین چکۆ نێزیکێمە بێک و مە مشارکێت مۆندیالێ دیرتر داکردین وەکی ڕۆسیە مە حەز کرا چ عەلەمی کوردستان البێرە بلم بکەین وەکی این بینن یەکگەلمانە ئەحمەدی و ما بلێت لەبێژێتە ئینشەڵڵا ئەمدە مشارکێت بێ مۆندیالێدا بکەین وەکی هەمی جمهورە. بەڵێ هاندەری چی هەڵبژاردەیەکەن خۆتان مەبەستانە هاندی ئەو هەڵبژاردەیە بدەن کە خۆشتانەوە یا هەر خۆشیەوەیە کە لە مۆندیالە وجودتانە بێ خودمانێ ئەم بەرین کە چوینە مۆندیالا ڕۆسیە مە ئەجوهەت وێرەدی دین فچەمە حەز کرا ئەمە نەفسی ئەشوال بێرێشی بکەین و ئەکیشی ئەم هاندەرێت مێسینە ئەرجەنتین و ئینشەڵڵا مۆندیالشی بۆ ئەرجەنتین ئەفساڵ باش. کاک ئەحمەد تۆش بەخێر بێ تۆ چۆن هاندە تۆش هاندەری میسیت بۆ میسی هاتووی بلیت یاری ئەرجەنتین ئەس فەڕەنسای بلیت یاری فەڕەنسات بڕیوە نابخذ تدبيني ازدحامه هم دو سي ساعات يتراوستون ويري فيجا امرو بليتي فرنساش نما نعم فرنسا استراليا نما صوبا دوس بدي هبي ان شاء الله باشا اي بنزيمه و شيبيكان هاو نخوش بو ناخوش بو راستيا يعني بنزيما ياريزانه عالميه واحسن لاعب جي في صاله ما حس كل مشاركه بكتن بس باو هەواڵێکی ناخۆش بیکۆم بە ساڵی بنزیما بە هیوای بەڕێکردنی ڕۆژگارێکی خۆش لە قەتەر. سپاس بووە هیچ بخێر هاتن. بطولة في صالة نزيكة ما قطر نزيكة كردستان ما مشاركات بطولة روسيا ذاكر بمونديال روسيا ما جوات ويريد بين قلق خوش وجه ما حسنا بين قطر شيء والله كردستان وقطر باليمكن هاجي بين قلق احمدي سركوتو يصبحنا بيش ياريا وهواي سركتن شي بو ارجنتين تخازي دەست خۆش بەڵێ ظالم وەکو باسم کرد ئەمەش هاندەرانی کورد بوون لە وڵاتی قەتەر.